لە نێوان ئاگری شەڕ و هیوای ئاشتیدا بشی سەرۆک بارزانی کاتێک سەرۆک بارزانی ڕۆڵی یەکلاکەرەوە دەگێڕێت هەرکە شەڕ لە حەلەب دەستی پێکرد من پەیامێکم نارد بۆ ئەحمەد شەرع سەرۆکی ئێستای سووریا تم شەڕ بینی دوو هێزی سیاسی هەبووی عیلاج بکرێ بەڵام بە هیچ شێوەیە قابلی قبول نییە تعدا لە کورد بکرێ. ڕۆژاوای کوردستان ئەو بەشە هەستیارەی نیشتمان کە دەمێک ساڵە شەڕ بەرۆکی پێگرتووە و دوژمنان خاکی ئەم بەشەیان بە خوێنی کورد سوور کردووە. ئەمجارەش هێزە تازە بەدەسەڵات گەیشتووەکەی ئەحمەد شەرع پەلامارێکی دیکەیان بۆ کورددا، پەلامارێک لە چەشنی کۆمەڵکوژی و تاوانی نگریس. لە بەرامبەردا کورد وەک چیاکانی خۆڕاگر و وەک ئاڵاکەی هەمیشە سەر بڵند بوو، چونکە ئەمجارە کەسێک لە نێوان کێشەکاندا بوو بە نێوەندگیرێک بۆ کۆتایی هێنان بە ماڵوێرانی و بە ناحەق ڕشتنی خوێنی کورد، پێداگرێک لەسەر مافی ڕەوای کورد لەم بەشە و توانی نەک هەر لە ئاستی ناوچەییدا بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی و جیهانیشدا کێشەکانی یەکلایی بکاتەوە. ئەو کەسەش سەرۆک مەسعود بارزانی مەرجعی کورد بوو کە لە گەرمەی ئاگر و شەڕدا موژدەی ئاشتی و ئارامی کرد دیاری بۆ ڕۆژاوای کوردستان. ئەگەر دەست درێژی بۆ سەر کورد بکرێت ئامادەی هەموو شتێکین. طبعا من هیچ وەختێک بڕوام بە شەڕ نەبووە، حەزیشم بە شەڕ نەبووە، بەڵام کە بگاتەوەی تعدا لە کورد بکرێ ئەو وەختە ئێمە ئامادەین بۆ هەموو شتێک تا ممکن بی بە زمانی لێک تێگەیشتن بە ئاشتی چارەسەری کێشەکان بکرێ ئەبی ئەمە بی، بەڵام ئەگەر بەرنامەیەک هەبوو تعدا لە کورد بکرێ و کورد نەمینی لە مانتیقە ئەو وەختە ئێمە هەموو یەکی. ئەمە هەڵوێستی سەرۆک بارزانی بوو بۆ کۆکردنەوەی لایەنە کوردەکانی ڕۆژاوای کوردستان، چونکە سەرۆک بارزانی هەر لە سەرەتای ڕووداوەکانەوە پشتگیری ئاشکرا و بەردەوامی لە مافەکانی کورد لە سووریا کرد. ئەو باوەڕی بە یەکگرتووی نێوماڵی کورد هەبوو بە بەردەوامی بانگەشەی بۆ هاوبەشی نێوان لایەنە سیاسیە کوردیەکان کرد. ڕۆڵی ئەو وەک هێزێکی هاوسەنگ لە نێوان لایەنە جیاوازەکانی کورد لە ڕۆژاوا دیار بوو، بە تایبەتی لە کاتێکدا کە ناکۆکیە سیاسیەکان گەیشتنە لووتکە لەگەڵ مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هەسەدە کۆبووەوە. لایەنەکانی دیکەی کوردیشی ڕێک خست و تەباییەکی گشتگیری دروست کرد. ئەو متمانە و دڵنیایی بە ڕۆژاوای کوردستان بەخشی کە ئەگەر یەکگرتوو بین دوژمن حسابێکی دیکەمان بۆ دەکات و ناتوانێت دەستمان بۆ درێژ بکات. دوای ڕێکخستنی نێوماڵی کورد لە ڕۆژاوای کوردستان سەرۆک بارزانی چەند جار پەیوەندی تەلەفۆنی بە ئەحمەد شەرعەوە کرد. پێداگری خۆی بۆ مافی کورد لە سووریا دووبارە کردەوە و جەختی لەسەر ئەوە بوو کە پێویستە ڕشتنی خوێنی تاکی کورد ڕابگیرێت، شکۆ و ماف و کەرامەتی کورد لە سووریا بە بەها و نرخەوە سیر بکرێت. سەرۆک بارزانی جەختی لە شارەسەربوونی کێشە و گرفتەکان لە ڕێگەی دیالۆگ و بەرقەراربوونی ئاشتی و سەقامگیری لە سووریا لەگەڵ ئەحمەد شەرع کردەوە. هەوڵەکانی سەرۆک بارزانی لەگەڵ ئەحمەد شەرع زیاتر بۆ ئەوە بوون کە کێشەکان بە شێوەیەکی عەقڵانی و دیپلۆماسی چارەسەر بکرێت و کورد نەبێتە قوربانی شەڕ و ململانەی هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان، کە ئەمەش کاریگەری ئەرێنی و بەرچاوی لە یەکلایی کردنەوەی کێشەکاندا هەبوو. سەرۆک بارزانی هەمیشە جەختی لەسەرەوە کردوێتەوە کە چارەسەری کێشەی کورد و سووریا دەبێت لە چوارچێوەی سووریایەکی فیدراڵی یان دیموکراتی دابێت. ئەمەش پێویستی بە هەوڵ و کۆششی نێودەوڵەتی هەبووە کە هەر بەم هۆیەوە لەگەڵ چەندین کەسایەتی جیهانی وەکو تۆم باراک نوێنەری تایبەتی ئەمریکا لە سووریا تاوتوێی دۆخەکەی کردووە. سەرۆک بارزانی لەگەڵ جۆشوا هەریس هەڵسوڕێنەری باڵوێزخانەی ئەمریکا لە عێراق و ویندیگرین کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان کۆبووەتەوە و هەڵسوڕێنەری باڵوێزخانەی ئەمریکا سوپاسی دۆناڵد ترامپ و حکوومەتی ئەمریکای بۆ هەوڵەکانی گەیاندووەتە سەرۆک بارزانی. جیا لەمانە لە سەردانێکیدا بۆ ئیتالیا سەرۆک بارزانی لەگەڵ وەزیری بەرگریە وڵاتە لەگەڵ قەداسەتی پاپالیۆی چواردەیەم کۆبووەوە، لەگەڵ پێترۆ پارۆلینی سەرۆکوەزیرانی ڤاتیکان، ئەنتۆنیۆ تایانی جێگری سەرۆکوەزیران و وەزیری دەرەوەی ئیتالیا کۆبووەوە. سەرۆک بارزانی جیا لەم کۆبوونەوە هەوڵانە ڕخنەی لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش گرت و ڕایگەیاند. خاکی کوردستان بە ناحەقیدا بەشکراوە و دەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. سەرجەم ئەم هەڵوێستانە ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەوەی ڕۆژاوای کوردستان ئارامتر و پارێزراوتر بێت.
لە ئێستادا ئیتر سەرۆک بارزانی بووەتە سەرچاوەیەکی گەورە و یەکلاکەرەوە بۆ چارەسەری کێشە و گرفتەکانی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەو بە ڕۆڵێکی سیاسی نەتەوەی و استراتیژی هەوڵیدا کە کورد لە ڕۆژاوا دەنگێکی یەکگرتووی هەبێت ماف و کەرامەتیان لەلایەن حکوومەتی سووریاوە پارێزراو بێت و جیهان پشتیوانیان بکات چونکە ئەو هەمیشە قسەی ئەمە بووە گەلی کورد یەک نەتەوەیە و یەک چارەنووسیشمان هەیە.